ئەچینە لای تۆرێکی تری پرۆگرامەکەمان هەمیشە و تومانەکە کۆچ و کۆچکردن مێژوویەکی کۆنی هەیە و لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر تا بتوانانی ئاسوودەی و ژیانی خۆتی تیا بەسەر بەریت و بتانی لەویایە پیشەیەک و کارێک بە خۆت بۆزیتەوە. ئێمە شۆک و میلەتی کورد هەمیشە زۆرینەی کەس و کار و خێزان و براو خۆشمان لە وڵاتانی دەرەوە نیشتەجێن و لەوێ توانیویانە ژیانی خۆیان پێک بێن و بتوانن درێژە بە پەروەردەکردنی مناڵ بن و بتوانن بە شێوەیەکی باش بتوانن کار و چارەکیەکانی خۆیان لێە ببینەوە. بەڵام لەم نێوەندەیە ئەوەی کە گرنگە لەگەڵ ئەوەی هەندێک لە کوردەکانمان لە وڵاتانی دەرەوە کە ژیان بەسەرەبەن بەرپرسیارەتیشی تریان خستۆتە سەرشانی خۆیان. زمانی کوردی پەروەردەکردنی مناڵەکانمان خەم خواردنی ئەو کەسانەی کە لەوێن و لەوانەیە بەرچاوڕوونیەشان نەبێت خەم خواردنی زمانی کوردی بۆ نمونەکردنەوەی خوێندنگا کردنەوەی ئەوەی کە مناڵەکانمان چۆن فێری زمانی ئەو وڵاتە بن بەڵام زمانی دایکمان زمانی کوردیە بێت فێری زمانی کوردیش بن ئەمانە ئەرک و پێشینەیەکی باشی ئەو کەسانن کە خەمخۆرن. ئەمڕۆ ئێمە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا ئەم ڕێکخراوە بخۆی لە خۆیان کارێکی جیاوازتر ئەکات لە هەموو بوارەکانە ئەوێت دەستێکی باشی هەبێت ئەوێ بە شێوازی لە شوازەکان خزمەتی کورد و هەموو ئەو لایەنانە بکات کە بیانوێ پشتگیری کورد بکەن و لایەنی پەروەردە زۆر گرنگە. هەمیشە وتومانە مناڵەکانمان خوشکمانە مناڵی هەیە لێت خۆ بە زمانی کوردی با بزانێت بیری نەچێتەوە قەینا زمانیش کە فێر بخوێندنەکەی پێبەڕێکە. کێشەی گەنجەکانمان لەوەیە کە کەس پشتیان ناگرێ ئەم ڕێکخراوە بتوانێت پشتیان بگرێ. لەوانێت زۆر جار پرسیاری کۆمەڵی خێزان بوو بێ ئایا ئەو کوڕانەمان بەم هەموو کێرمە و کێشە و ناخۆشیە گەشتونەتە ئەو وڵاتە بەڵامەڵات چارە نووسیان دیارنی لەوانێ بیان نەرنە شوێنێکی کە ئەمە پرسیارێکی زۆر سەرەکیە کە من ئەمڕۆ لە میوانەکان میەکەم بۆیە بە خۆشحاڵی و ئێمە ئەمڕۆ میوانداری دوو بەڕێزی خۆشەویستمان کردووە ئەویش کاک عەباس حەمەفەتاح وەکو بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا و زۆر بە خۆشحاڵیەوە لە پرۆگرامەکەمان زۆر بەڕێز ریچارد سمیتگۆ وەکو بەڕێوەبەری ژووری بازرگانی ئەفریقا لە بەریتانیا کە کەسێک لە کەلتورێکی جیاواز لە زمانێکی جیاواز بەڵام کەسێک توانێتی لەگەڵم ڕێکخراوەیە دەستێکی باشێ بێ. زۆر بەخێر بێن بەیانیتان باش زۆر بەخێر بێن. کاکە باس زۆر سپاس. کاکە باس سەرەتا با لە جەناب تۆ دەست پێ بکەم. کورتێک باسێکی ئەم ڕێکخراوەمان بۆ بکەی لەکێوە دەست ناکردەوە بە کار و چالاکیەکانتان. بەڵێ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە ساڵی 2021ەوە دامەزرا لە شاری بێرمیگام. کاکە گۆڤێ مانگری پێڵێن هەستات بە دانانی ئەم ڕێکخراوە و ئێمەش بە خۆشحاڵیەوە بەشدار بووین و هاوکاری بووین و یارمەتی دەری بووین. لە دوای یەکەمین کۆبوونەوە ئیتر هەستایم بە دەستکردن بە ئیش و لەگەڵ چەند گەنجێک و چەند بەڕێزێک یارمەتی دەرمان بوون بۆ ئەوی بتوانین ڕێکخراوەکە بەرەو پێشەوە بەرین. دەستان خۆش بێ سەرکۆ تا ڕادێک باسی کرد بەڵام پێمان خۆشە خۆت زیاتر باسی ئەوە بکەن ئێوە چۆن خزمەت ئەەکەن لە ڕێکخراوەکەتانە. بەڕاستی بنکەی ڕێکخراوەکەمان لە بێرمیگامە سەرەکیەکەی لەوێ ئێستا لەوێ ئۆفیس هەیە هەفتانە فۆرم پڕەکرێتەوە بۆ ئەو کەسانەی کە پێویستیان بەوەیە فۆرمی هۆمۆفیسیان بۆ پڕکرێتەوانێ یارمەتی دەریانە بن بەبێ بەرامبەر هەروەها مناسەباتەکانەکرێت لە شەوی یەڵدایە ئاهەنگەکرێت بۆ عایلە کوردیەکان لە نەورۆزە هەروەها بڵێن ئاهەنگەکرێت بۆ کوردەکانی تاراوگە لەوێ لە شاری بێرمیگام و هەروەها مەکتەبێکی بەنامە هەیە مەکتەبێکی کوردی زمانی دایک بۆ ئەو مناڵانە بکرێتەوە کە لەوێ بەڕاستی لە مەکتەبە ئینگلیزیەکانە فێری ئینگلیزی بوون بەڵام فێری نووسین و خوێندنەوەی کوردی نین. لەبەرەوە ئێمە هەوڵمان ناوە. من سوپاسی هەموو ڕێکخراوەکانی بەریتانیاکەم هەمویان زۆر دڵسۆزانە دیانی زۆر بە باشی هەوڵی ئەوە ئەیەن کە مناڵی کورد لەوێ دانەبڕێ لە زمانی کوردی. زۆر باش. بەڕێز ریچارد زۆر بەخێر بێت زۆر خۆشحاڵ بووین بەر لێ بچینە لای ڕێکخراوەکە بەخێر بێ بۆ کوردستان بەخێر بێ بۆ دەستگای میدیای کورسات دڵخۆشیت بۆی کە هاتووی سەردانیێرت کردووە. I'm grateful to be here. Thank you so much for hosting us today. سپاس بۆ میوانداریانەتان زۆر خۆشحاڵ و شانازی دەکەم کە من ئێستا لە کوردستانی و هیوادارم کە بتوانین کاری باش بکەین کە من خۆشحاڵم خۆم لێرەدا دەبینەوە کاتێکی زۆر خۆش بەڕێ دەکەم شارێکی جوانە و وەکو ئەوەی کە من گەڕاوم شارێکی زۆر جوان بێن هەموو شتێک زۆر باشە و هەموو کەسێک زۆر خۆشەویستن هەموو کەسێک مامەڵیان زۆر باشە. بەڕێزی پێمان بڵێت کە چۆن بوو هاتە نێو ئەم ڕێکخراوەوە
بەشداری کرد و هەروەها چ ئیشێک ئەکەن چ ڕۆڵێک ئەگەڕن. I joined this organization Kurds ڕێکخراوە ڕێکخراوەی کە کار بۆ کوردەکان دەکات ماوەی 2 ساڵە لەم ڕێکخراوە دەکاتەوە لە ڕێگە یەکێک لە هاوڕێکانم کە بەڕێز عەباسە کە بێکەوە لە پەرلەمانی بەریتانیا چاومان بەیەک و کە ئێمە دوو هاوڕێن چاومان بە یەکتری کەوت و وامان کرد کە بێکەوە کار بکەین و بۆ کوردەکان و بتوانین لەم ڕێکخراوەدا کاروێگە و لە بۆنەکانە ئەو بۆنە گرنگاری کە ئەوان ڕێکیان دەخەن کە بتوانین کاریە بۆ بکەن لە مانگی دەی ڕابردووەوە هەتاکۆ ئێمە چەندین کار کراوە و فستیڤاڵمان کردووە لە بەرمینگهام و چەندین چالاکتریمان کرا کە لە دەوروبەری بەریتانیادان بۆ ئەوەی کە بتوانین کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە دەربخەین و کاری زیاتر بکەین بۆ کوردستان و بۆ کوردەکان و ئەوانی کە دێنە ئەوێ و بتوانین لێ ئەم ڕێکخراوە دەتوان بڵم پرۆگرامێکی جیاوازی هەیە زۆر چالاکترا و زۆر کارەکانی زۆر بە باشتر بەڕێوە دەبا بۆیە ئێمە ئەم ڕێکخراومان هەیە کە بتوانین کۆمەڵگای کوردی کە بێکەوە بن کە ڕەسەنایەتی بیان پارێزەوە لە یەکتری دوور نەکەونەوە پەیوەندیەکی بەهێزیان هەبێت و بتوانن بەرەو پێشەوە بڕۆنەوە کە مێژوەکان بەرەو پێشەوە بڕن و کللتورەکان بپارێزن. خۆش بێت دڵخۆشین کە خۆشحاڵە کە هاتووە بوێرە و زۆری بەدڵە. من ئەمێ پرسیاریەوە بکەم کاکە باس زۆر جار ئێمە وەکو کورد هەر خۆمان کارمان کردو بۆ خۆمان بەڵام تۆ ئەم جارە هەنگاوێکی جیاوازترت هێناوە لەوەی کە ڕێکخراوەکەت کللتورێکی جیاواز زمانێکی جیاواز تێکەڵبوون بە نەریتی ئێمە و کللتوری ئێمە ئەمە تا چەند ڕێکخراوەکە دەوڵەمەنەکانەوەی کە بتوانێت کێشەکان یاخود ئەوانەی کە گرفتە لە بەردەمی کوردەکان لە تاراوگە چارەسەر بکرێت. زۆر سپاس ڕاستەکەی من خۆم قوتابی زانکۆم پەیوەندی نێودەوڵەتیەکان خوێنم لە لەندەن سەرکەوتو زۆر سپاس و زۆر ئیڤێنت لە پەرلەمانە بەشداری ئەەکەم کە بڵین لەگەڵەما بووین بە هاوڕێ لە ناو پەرلەمان دوای ئەوە بیرۆکەیەک هاو بە مێشکمە بۆ ئێمە بەس تەنها کورد بۆ نمونە ئەم ئیشانە بکەین ئەگەر غێرە کوردمان لەگەڵا بێ هێزێک و تاقێک و ئەنەرجیکی تر ئەیا بە ئێمە باشتر ئەتوانین کارەکانمان ئاسانتر لە ڕێی ئەمانەوە چووکە ئەم بینی ئەم ئەکتیڤ بوو لە ناو کۆمنیتی هندیە لە ناو کۆمنیتی بانگلادیشیە لە ناو ئەفریقەکانە و هەوڵی لۆبیەکی زۆر باشەکات بۆ سۆمەلیلاند لەبەرەوە وتم ئەگەر لە ڕێی ئەمەوانێ کەسانی تریش بناسین ئەتوانین هەم لۆبیەک بۆ کورد بکەین لە ناو پەرلەمانی بەریتانیا و بەڕاستیش من سوپاسێکم بەهۆیەوە من گەشتومەتە لای زۆر ئەندام پەرلەمان زۆر وەزیری بەریتانی ئەندامی لۆردەکان لە ئیڤێنتەکانیانە تەنانەت من مانگی حوت کە گەڕامەوانەیە 26 مانگ گەڕامەوە بەڵام 27 مانگ لەنچ ئیڤێنتێک هەبوو بۆ سەرۆک وەزیرانی بەریتانیا کەم بەشدار بووتیایە و منیشی داوت کرد بۆ ئەوێ بەس بە هۆکاری من سەفەرمە کردەوە بۆ کوردستان نەمتوانی بەشدار بمەوە یعنی لە ڕێ ئێمەوە زۆر ئۆپۆرچونیتێکی باش هاتە پێشەوە کە ئێمە زیاتر بچینە ناو کۆمەڵگەی بەریتانیەوانێ و پێشم خۆش بوو یعنی ئەو ئایدیۆ ئەو ئیکسپریەنسەی ئەم هەیەی ئێمە ئیسفادەی لێ بکەین بۆ کوردەکانی خۆمان زۆر باش. جا کاک عەباس ئێستا ئێوە بە تەمانی شەڵڵا کارێکی پەروەردەیش لە بەتایبەت ئەم گەشتتانە لە کوردستان ئەنجام بن با باسێکی ئەم ئیشەش بکەین. بەڵێ من لەوێ کە لەگەڵەما قسەم کرد و لە لەندەن باسی چەند مۆزوعێکمان کرد میتینگێکی ڕێکخست لەگەڵ ئینستیتیوت ئۆف لەندەن بانکینگ ئەند فاینانشەڵ 10 ساڵە هاوڕێی سەرۆکی ئەو زانکۆیە کە 145 ساڵە ئەو زانکۆیە هەیە لە بەریتانیا باسی کوردستانمان کرد ئەو زانکۆی لقێکی هەیە لە ئەبوزەبی و لقێکیشی هەیە لە سینگاپۆر پێیان خۆش بوو لە کوردستانیش لقێک دامەزرێن ئەو کاتە کە من هاتمەوە لەگەڵ دکتۆر تەها ڕەسوول قسەم کرد سەبارەت بەو پرۆژەیە زۆری پێ باش بوو زۆری پێخۆش بوو زۆر سپاسی ئەوەکەم و باسی ڕیچاردم کرد وتی من هەردووکتان داوەتەکەم بۆ کوردستان بێنەوە بۆ ئێرە هەردووکمانی داوت کرد و بۆ هاتوینەتەوە کە پەیمانگای مارگرێت لێرە لە سلێمانی کە ئیشێک ببێتە بەشێک پارتنەرشیپێک لەگەڵ ئەو زانکۆ بەریتانیا کە بتوانێت لقێک لە کوردستان بکات. زۆر باسە. بەڕێز ریچارد وەکو کەسێک کە زۆر کات
لەگەڵ کەسە بەرپرسەکانی وڵاتی بەریتانیا گفت و کۆت کردووە قسەت کردووە لەگەڵ ئەم ڕێکخراوی کاک عەباسی شایستا بەشداری تو کاریان لەگەڵاکەی ئەزانی لە وڵاتی بەریتانیا چەندین کەس کۆچیان کردووی تر لە وڵاتانی کە بۆ نمونە هەژارنشینن یاخوب هەر گرفتێ بێت چون لێ نیشتەجێ بن بەڵام زۆر جار گرفتیانەوەی کە کۆمەڵی کێشیان هەیە بۆیان چارەسەر بکرێ ئەم ڕێکخراوانە ئەتوانن ڕۆڵیان هەبێت لەوەی کە کێشەی ئەو خێزانانە یاخود گەنجەکان بەگشتی چارەسەر بکەن لە وڵاتی بەریتانیا؟ Yeah, thank you very much. It's a good question. زۆر سپاس بۆ پرسیارەکە و زۆر جوانە. Yes, we have بەڵێ some ئێمە زۆرێک پرۆگراممان هەیە سەبارەت بۆ ئەو کەسانی کە دێن لە کوردستان و شوێنە هەژارەکانەوە دێنە بەریتانیا و کێشیان بۆ دروست بووە ئێمە ناتوانە بڵم دەسەڵاتیەوەی چارەسەری هەموو کێشەکانمان هەیە بەڵام ئەوەی لە تواناماندا بێ بۆ کەسانە دەدەکەین ئەوەی لە دەستمان بێ یارمەتی ئەو کەسانی پێدەتن لە ڕێگەی پەروەردەوە بێ لە ڕێگەیمانەوە بێ لە ڕێگەی وەردن مافی پەنابەرێتیەوە لە ڕێگەی ڕێگریکردن لە دیپلۆمات دیپۆرتکردن زۆرێک لەو بابەتانەی کە پێویستە بۆ هەروەها سەرەکی ترینیش ئەوەیە کە بۆ کەسانە بڵێن ئەوە لە بیر نەکەن کە لەکوێ هاتوون کولتورتان چۆنا و بتوانن ئێوە هاتوون لەم کۆمەڵگایە لەگ ئەم کۆمەڵگایە تا خۆتان بگوجێنن بەڵام کۆمەڵگای خۆتان بیر نەچێتەوە بڵێ ئێمە کردومانە و پرۆگرامانەیە سەبارە ئەوەی کە بتوانین و لە دەستما بێکردا و ئێمە تو هەوڵماندا و بە شێوەیەکی باش لەگەڵ ئەو کەسانە مامەڵە بکەین و بتوانین چارەسەری کێشە وەڵێ وەکو ڕێکخراوەکە زۆر باشە کاری زۆر باشی کردووە و هەوڵمانداوە زیاتر بەهێزیکەین بەرەو پێشەوە بن و کاری زیاتر بۆ کەسانە بکەین زۆر باش دەستە خۆش بێت لە کۆمەڵگایەک وەکو بەریتانیا بۆ نمونە کە نەتەوە جیاوازەکانی تایە تا چەند پاراستنی شوناسی هەرگەلێک گرنگە ئێستا بەڕێزت هەر خۆت لە کۆمەڵێک لە مەڕاستمەکانی کوردان بەشداریت کردبوو بە جلوبەرگی گوڵەباڵی لەبەراو ئەمە تۆ خۆی چۆن باسی ئەەکەیت کە یەکتر قبول بکرێت Yes, when it comes to culture, I can challenge you. When it comes to dancing, کاتێک ئەگەر بێتە سەر دەتوانم بڵم چاڵنجتانەکەم لە دانسی کوردی و لە هەڵپەرکێ کوردیدا کە من لە ئێستادا زۆر باشم کە هەوڵ دەدەم کە بتوانم بۆنە کوردیەکان دڕێخم و من چەندین کارم کردووە لەو بارەیەوە و ئێمە لە کوردستانیشدا چەندین چالاکیمان هەیە کوردستان دەتوانم بڵم زۆرێک لە دوژمنی هەیە و زۆرێک نەحەزێ بەڵام بەریتانیا هەمیشە پشتیوانی بووە ئێمە هەمیشە پشتیوانی بووە ئێمە هەوڵمان داوە کە ئەو کەسانە لەگەڵ کەسانی تردا بتوانن بەیەکەوە کاریان بۆ بکەین و بتوانێت یەکتری قوبوڵ بکەین بە بێ جیاوازی ئەمە لە کوردستان هاتووە ئەمە لە شوێنێکی تر هاتووە هەمووان بتوانن یەکتری قوبوڵ بکەن کوردستان و حکوومەتی کوردستان لە هەر شوێنێکەوە هاتبێتن ئەمانە مرۆڤن و بێدەبێ پێویستە بە یەکگرتووی بمێنەوە بە ساقامگیری بێنێتەوە بۆیە لە کۆمەڵگای لە بەریتانیاش بە هەمان شێوە ئەوە کەسانەی کە هاتوون بتوانن بێکەوە یەکتری قۆبوڵ بکەن وەک وایە لە کوردستانێکی بچووکراوەتر بن لە بەریتانیا زۆر باش من ئەوە پێشووتریش ئەوەی کە بە بسابەتەوە کە زۆر خۆشحاڵم کە من لێرەم و کە بتوانیمانە ئەو کارگەم بۆی بتوانین ئەو پەیوەندیانە زیاتر بەهێزی بکەین لەگەڵ کۆمەڵگاکەمانە لەگەڵ نەتەوەکانی ترا بۆ ئەوەی تر بتوانین چیتر بتوانین بکەین چ بتوانین جیاوازیەکان کۆ بکەینەوە بۆیە ئەمڕۆ ئێمە لێرەداین کە بتوانین چەندین کۆبوونەوەمان هەیە لەگەڵ کەسانی تردا بۆی کە بتوانین باسی لایانی ڕۆشنبیری بکەین بۆی کە بتوانین چۆن بتوانین ئەو پەیوەندیانەمان بەهێزکەین و بتوانین زیاتر هاوکاری یەکتر بکەین بتوانین زانکۆ خوێندن بە کوردی لە بەریتانیا بکەین و ئەمە زۆر گرنگ بوو زۆر پڕبەمانە بوو و زۆر خۆشحاڵ بووم بەوەی تێ ئەمە دەرگا دەکاتەوە بۆی کە بتوانین جیاوازی تر بێنینە ناوەکاری زیاتر لەو بارەیەوە بکەین و لە بەریتانیا بتوانین و بەرهێنانی بەریتانی لە هەرێمی کوردستانیش زیاتر بکەین دەستان خۆش بێت بێکمان ئێمەش خۆشحاڵین کە لێرەی ئەوەی کە
تۆ بە ورەیەکی باشترەوە ئەو کۆنتاکتێک کە کورتی بێ لەگەڵ نەتەوەکانی تراو بە تایبەتی ئاستی ڕۆشنبیری و پەروەردەکردن و بوونی زانکۆ و ناوەندی ئەکادمی ئەمە زۆر گرنگە. کاک عەباس یەک پرسیار هەیە من حەزەکەم ماڕاستی جەنابتانی کەم لەوانەیە پرسیاری چەندین خێزان بێ بەس گویان لە وەڵامێکی بێ. چەندین کوڕی گەنجیان ناردوێتە وڵاتی بەریتانیا بەڵام هەر جارە و بە کۆمەڵی هەواڵی ناخۆش بۆ دایکەکان ئەڵێ کوڕەکەتانە نێرنە باخیرەوە کوڕەکەتانە نێرنە وڵاتێکی دوورە دەستکەس نازانێت چارەنووسی بەچێگا کوڕەکەتان ئەنێرنەوە ئێ وەکو ڕێکخراوەکەی خۆتان تا چەند ئاگاداری ئەم بابەتان بۆی کە بتوانن هاوکاری ئەو گەنجانە بن. زۆر ڕاستە وەڵی ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لەگەڵ چەند بەڕێزێک کە پارێزەرن من سواسی پارێزەرە کوردەکانەکەم دەورێکی زۆر مهمیان هەیە لەوێ ئەوان لە ڕێی شتە قانونیەکانەوە زۆر یارمەتی دەرن یعنی زۆر یارمەتی کوردەکانی خۆمانێن من لە بەرەوەی لە ئیشی قانونیە من دیبلۆماسیم لە قانونە زۆر هینیم بەڵام ئەوان یعنی ئێمە تەواوکەری یەکترین هەر کەسە و بەشی خۆی ئەرکێکی خستووەتە شانی خۆی و زۆر بە سوپاسەوە پارێزەرەکان ئیشێکی باشەکەن ئێمە وەکو ڕێکخراو ئەوانەی کە فۆرمەیان بۆیت پڕی بکرێتەوانێ ڕاستی پارێزەر هەیە ئیشەکە لەگەڵمانە کووردە و ئیشەکانی نەکا و خات و جیلانیشمان هەیە لەوێ ئەویش زۆر یارمەتی دەرە و زۆر یارمەتی ئەو کوردانە ئايات کە بەڵام بەڕاستی کە بڕیارێک لەلایەن حکوومەتی بەریتانیا دەرەچێت کە بڕیارێک لە پەرلەمانی بەریتانیا دەرەچێت قورسە ڕێکخراوێک بتوانێت ئێمە هەموو هەوڵێکمان ناوە نەک بەتەنیا ڕێکخراوی ئێمە هەرچی ڕێکخراوەکانە لە بەریتانیا بە ڕێکخراوی غێرە کوردیشەوانێ یعنی چکە ئەمە تەنها بۆ کورد نییە بڕیاری کە دەرچووە بۆ هەموو ئەو کەسانەیە کە بە نایاسایی یەنە وڵاتەکەوانێ ئیتر هەچ قەومێک بن چەنەها ڕێکخراو ئیش لەسەر ئەوەکەن کە ڕێگری بکەن شکر بۆ خوا تا ئێستا ڕێگری کراوە لەوەی کە هیچ گەنجێک هیچ ئەو کەسێک لەوانە نەنێرێ بۆ ڕواندا تا ئێستا سەرکەوتوو بوون لەو ڕێگریکردنە باشە هیوادارین لە داهاتووشە هیچ شتێک هەموو هەوڵێکی خۆمانەین بۆ ئەوەی هەتا بتوانین یارمەتی ئەو گەنجانە بین و یارمەتی ئەو کەسانە بین کە بە نایاساییەنە خۆش بێت. من پێم خۆش بوو پرسیارێ بکەم لە بەڕێز ڕیچارد کە بەڕێزیان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە زۆر کۆنتاکتی هەیە و دانیشتوانی زۆر جار لە وڵاتی ئەفریقا بێ لە کوردستان بێ لە هندستان بێ لە چین بێت هەر کەسێک پەنای برد بێ بۆ وڵاتە پێویستە مافی بپارێزرێت زۆر جار پرسیارێکمان لا دروستە بێگە لە وڵاتی کتر نیشتەجێبی تۆ بە کەسی تو هەژمارەکرێت لە وڵاتی بەریتانیا تا چەند ئێوە کارتان لەسەرەوە کردووە کە مرۆڤ هەمووی بە یەک چاو سێر کرێ هەموو توانەکان بە یەک چاو سێر کرێ نەگەوەی کە من خاچی من نییە لە بەرەوەی ترە بێ من بە کەسی دەرەجە دوو سێر بکرێم تا چەند ئەمانە بابەت بووە کە ئێوە بتوانن لەگەڵ کەسانی پەیوەندیدار بە شێوازێک گفتوگۆی لەسەر بکەن. من زۆر بە شێوەیەکی گشتی لەگەڵ تۆیان کە ئەبێ هەمووان بە یەکی بەرچاو و سیر دەکرێت هەموو کەسێک ئازادە کە دەوێت لەکوێ بێت و لەکوێ بژی ئەمە نابێت بۆ شێوەیە بێ بە کەسی دووەم سیر بکرێ و هەموو کەسێک ئازادە لەکوێ و دەچێت بۆ کوێتری و ئەگەر ئێوێ لەو شارەدا بن وەکو تۆ دەزانێ کۆچکردن یەکێکە لە کەیسانی و دەوڵەتیەکان لە ئەوروپا ئەنکە لە هەموو وڵاتانی جانەدا ئەوەی کە لە ئەمریکا ڕوودا هەیە لە ئەمریکاوە دێتە ئەوروپایە لە ئەوروپاوە چێتە ئەمریکا بۆیە لە بەریتانیاش بە هەمان شێوەیە بۆیە بن بەڵێ ئێمە کارمان کردووە پرۆسسمان هەیە پەرنامانەیە کە بتوانین هەمووان کە بتوانن بە یەک چاو سیر بکرێن یەک مافیان هەبێ و بتوانن کارەکانی خۆیان ئاسایی ڕۆژانوکەن کە بتوانن خزمەت گوزارە سەرەتاییەکان و ئاو خزمەت گوزاری و ڕۆشنبیری و هەمویان بۆ دابین بکرێ و بەڵێ ئێمە زۆر لەگە حکوومەتی بەریتانیا لە پێشەکەوتنەکانماندا لەگە پەرلەمانتارانە باسمان لەوانە کردووە کە بتوانن بەڵێ بۆیە دەتوانم بڵم بەریتانیا یەکێکە لە وڵاتە قورسەکانی چونکە نەتەوەیەکی زۆر جیاوازی تێدایە بەڵام هەوڵ دراوەکە بتوان بەڵێ من زۆر لەگەڵ ئەو بی تۆیان کە دەبێ هەمویان کاری خۆیان بکەن کە بتوانن ئەوە ببینین کە هەموو کەسێک مافی خۆی هێناوە بەدەست و بتوان مافیەوەی هەیە لەکوێ دەیەوێ بژی لەکوێ دەیەوێ بمێنێتەوە بە هەما چاوگە و هەموو ئەو ڕێکارانی کە نایاسایین بەرە
بەرامبەری نەدەکرێت و هەر کۆمەڵگایەکی باشیش بەڕای من بەو کاتە دەتواندرێت هەڵسەنگاندنی بۆ بگرێکە بتوانێت مافی تەواو بار بە کۆچبەرەکانی بۆ کەسانی دێنە وڵاتەکەەوە بەڵێ ئێمە لە ڕێگەی ڕێکخراوەکەمان ژمارەیەکی زۆر هاوڵاتی یارمەتیمان داون و یارمەتیدان لە ژوێنی خۆیان بە ئاشتی و بە سەقامگیری بژین و بتوانن کاری بکەن و ببنە کەسی یەکەم لە بەریتانیا. کاک عەباس ئێوە بە تەمانی شەڵڵا فستیڤاڵێکی فیلمیش ساز بکەن باسێکی فستیڤاڵەکەمان بۆ بکەن ئەوەی کە فیلمسازانی کورد ئەمە تا چەند دەتوانێت مەجالێکی باشیان بڕەخسێنێت بۆی کە لەوێژ ناسرااو بن. دەست خۆش بەڕاستی ئەو کارانە زۆر زەرورە لەوێ ئێمە ئەمانەوێت لە ڕێی ئەو فیستیڤاڵانەوە لە ڕێی ئەو فلیمەوانێت چکە بۆ نمونە مستەر ریچاردێکێکە لەو میوانانەی کێت لەوێ بێ محافزی لەندە ئەی محافزی بێرمیگان بەشدارە بێ لەوێ یعنی زۆر کەسایەتی بیانیەن لەوێ سەیری فلیم ژیانی کورد دەبینن چکە ئەو فلیمانە هەمووی باز لە ژیانی کوردی ئێمە ئەکات و هەروەها فرسەتێکی باش ئێمە داوەتی چەند هونەرمەندێکمان کردو بۆ بەریتانیا سپاس بۆخوا زۆربیان فیزیان وەرگرتووە یەنە ئەوێ ئەوانیش ئاشنا ئەبن لەوێ بۆ نمونە لەوانەیە لێ پرسیار بکەن شتی باشتر وەربگرن و ئێمە ئەو کەسانش بناسێنین لەوێ بە خەڵکی بیانی فیلمسازانی ئەوێشی تایە کە بەشدارە بێ فلیم بەڵام بەڵێ خەڵکی ئەکتەر هەیە داوەت کراون بە فستیڤاڵەکە دەبێن لە نزیکەوانێ هونەری کوردی ببینن زۆر بەلامانەوە زۆر باشە پێکمان تێکەڵکردنی ئەو کەلتورانە لە ڕێگەی کارە هونەریەکانەوە بە تایبەتی وە کاری سینەما و فلم ئێستا بۆ خۆی لە خۆیان ئەتوانێت تۆ بە شوازێکی تر کەلتوری تۆ بە وڵاتانی تر بناسێنێت چکە هەموو ئەو فلمانە هەمووی چیرۆک و بەسەرهاتی میلەتەکەی خۆمانە هەموو گێرم و کێشانە هەیە کە لەوانەیە زۆر جار ڕنگدانووی هەبێ لە نێو نەتەوەکانی تریشە من حەزم کرد بڵێم بەڕێز ریچارد ئەگەر کاک عەباس دەرفەت هەبوو ئێلە ئێستایا لە سینەماکانی کوردستان فیلمی ئالوودە نمایشەکرێ ئەگەر بیبیت لێو باسێری چۆ فیلمە بکات ئەگەر دەرفەت هەبوو بۆی حەزەکەم بیبینێت چکە ئێمەش هەمیشە کەسی بەتوانامانێ و لە بواری سینەمایە کارەکەن هیوادارم کە بڕۆی بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا باسی کاک عەباس فستیڤاڵی فیلمی کرد ئەم فستیڤاڵانە تا چەند ئەتوانێت کۆنتاکتێک بێت کە بتوانێت کەلتورە جیاوازەکان تێکەڵ یەکتر بکرێت لە ڕێکاری هونەریەوە و بتوانین بە شێوازێکی باش زیاتر پەیوەندیەکان تونگتر بێتەوە و بتوانین ئێمە کەلتوری یەکتر بە یەکتر بناسێنین. بەڵێ فەرموو فەرموو ئێستا بۆمان باس کە مستەر ریچارد ئۆکێ ئەگەر هاوکارانم بتوانن بیتفۆنەکەی ئیش ناکات لە بەروی کە گوێی لێبێت هەتاوەی بۆ چارەسەرەکەن من ئەچمۆ لای کاک عەباس بۆی کە ئەو لەسەرم پرسیارەی من هەتا هیتفۆنەکەی ئەو چاکەن بۆی کە بتوانێت بە باشی لە ئێمە تێبگات کاک عەباس من پێم خۆش بوو تۆ ئەم پرسیارەی ئاڕاستی مستەر ریچاردم کرد تۆش وەڵامێکمان بیتێ لەوەی کە تێکەڵکردنی ئەو کەلتورە جیاوازانە لە ڕێگەی فیلم و سینەماوە ئەمە تا چەند گرنگە بوو ئەوەی کە ئێمە جارێکی تر کۆنتاکتەکانمان پەیوەندیەکانمان تونگ بکەینەوە. زۆر گرنگترین من هەر خۆم لە زانکۆیە دەستێکمان هەیە بەناوی پۆڵی دیپلۆماسی وا دیارە کاک عەباس تاکو هاوکارانمان هەوڵەدەن کە ئەو کێشەی مایکی جەنابەت چارەسەرکەن هەر با بڕۆنە لای مستەر ریچارد هەر یەکەم جار ئەوەمان پێ بڵێیت کە لا دوایە کە ئەوەی کە لە ئێستادا گەلێک وەکو کورد کە وڵاتی نییە هەوڵەدات لە ڕێگەی هەنگاوە ڕۆشنبیریەکانەوە هەنگاوە فەرهەنگی و کەلتوریەکانەوە بە شێوەیەکی ئاشتی خوازانە خۆی بناسێنێت ئەمە تا چەند دەورە بینێت هەر بۆ نمونە کاتێکە بۆ خۆت وەکو کەسێک چیت سەردانی کەسە سیاسیەکانی بەریتانیات کردو ویستوتە لۆبیەک بۆ کورد دروست بکەی ئەم هەنگاوانە ئەوان چۆن بینیویانە و چۆن باسی کوردیان کردووە
Yes, one thing I have to say, Kurds community in the UK یەکتانە is شتێ one of بڵێم the most کورد respected کورد و لە communities. بەریتانیەکێکن لە هەرە کۆمەڵگاکانی کە شانازی پێوان دەکرێت لە بەریتانیادا و من کەسانێکی زۆر لە کوردستان دەناسم و چالاکی زۆریان هەیە و هەمیشە بەرەو هەوڵی دەن بەرەو پێشوە هەوڵ دەدەن لە ڕێگای چالاکی و بەهرە و توانەکانی خۆیان بە کەسانی تردا بگونجێنن بەڵێ من زۆر خۆشحاڵم شانازی بە هەوڵەکانیانەوە دەکەن و کاتێ ئێمە لەگە کەسانی تر باسی کورد دەکەین یەکسەر هەمووان باز لە خواردنە خۆشەکان باز لە ڕێزەکان باز لە شانازیەکانیان دەکەن و توانیانە ئەوە بگەێنە جانێک کە بتوانین هەوڵ دەدەن ئەمەش زۆر گرنگە کە هەوڵ دەدەن بەرەو پێشەوە بڕۆن خۆیان بە کۆمەلگای نێودەوڵەتی بناسیێنن کە بتوانن شانازی بە کولتور و مێژوەکانەوە بکەن لە ڕێگەی شانازیان بکەن لە ڕێگای کۆمەلگاکانی ترۆ کار بکەن بۆیە من زۆر خۆشحاڵم کە مستەر ئەباسم بینی لەوەی کوردمان کردووە لە هەموو ئەو بابەتانی کە لە پەرلەمان و لە بۆنەکاندا دەدەگرێت کورد هەوڵی داوە زیاتر خۆی بناسیێنێ زیاتر خۆی لەگەڵ ئەو کۆمەلگایانەدا بگونجێنێتە کە ئەمەش زۆر گرنگە کە بتوانێت لەو کاتەدا لەگەڵ ئەو کۆمەلگایانەدا خۆت بگونجێنی خۆت بسەلمێنی زیاتر بەرەو بێتەوە بەڵێ ئەمە کاتێکیەتی و ئەمەش کاتێکی ترە بۆ ناسینی کللتوری کەسانی تریش ئەمەش بۆ ئەوە ناسینی کۆمەلگا جیاوازیەکان و ئەگەر بتوانی ئەوە بدۆزیتەوە کە بتوانی لەگەڵ کۆمەلگاکانی تردا خۆت بگونجێنێ کە من خۆم ئەوەم تێدابینی و کە بتوانی هەوڵیان کردووە بەیەکەوە بە تیمەوە کاریان کردووە باشتریان کردووە لە بەریتانیا بەرەو پێشەوە دەڕوان دەتوانم لێرسا بتوانن چەندین بوانەی تر هەیە کە لە ماوەدا ڕێک دەخرێتێتەوە لە هندستان لە ئەفریقا لە ناوچەکانی تردا لە سۆماڵ لە هەموو لایەنە شوێنەکانی تر بۆیە ئێمە کارزار دەکەین لە کوردستان دەکەین لە هەموو ناوچەکانی دەکەین دەمانوێت ئەوە ببینی کوردستان چۆتە پلە یەکەمەکان بەرەو پێشەوە ڕۆیشتوێتەوە و کاری خۆی دەدەکات دەتو کوردستان دەتوانم بڵێم کوردستان دەبێ وڵاتێکی سربەخۆ بێ دەبێ پەرلەمانی سربەخۆی هەبێ دەبێ خاکێکی تایبەت بەخۆی هەبێتەوە کوردستان ببێتە وڵاتێکی گەورە بۆ خۆی وڵاتێکێ و هەچ کۆمەلگایەکیش بەرەو ئەم هەنگاوانە ڕۆی کە بەرەو پێشەوە ڕۆی دەتوانێت خۆی بسەلمێنێ دەتوانێت جیاوازیەکانی زۆر باشە منویسمەوە پرسیارە کە ئێستا گوێ لێمە لەسەرەوەی کە لەسەر فستیڤاڵی فلم و لەسەر تێکەڵکردنی کەلتورە جیاوازەکان لە ڕێگەی کاری هونەریەوە بتوانین کەلتور یەکتر بە یەکتر بناسیێنین و من بە باش بۆ دیارە بە ئەم پرسیارە لە زۆر باشە ئێستا تێکەڵکردنی ئەو کەلتورە جیاوازانە لە ڕێگەی فیلم و سینەماوە تا چەند ئەمە گرنگە کە بتوانیت کۆنتاکتەکان پەیوەندیەکان زیاتر تونگ و تۆڵتر بکەینەوە و بە کاکەباتی شموت کە لە ئێستا فیلمی ئالوودەی شەکات لەگەڵ یا بچیت کە سێری فیلمە بکەیت. ئەمە زۆر وایە و ئێمەش بۆیە ئەو فستیڤاڵانە دەکەین ئەو بۆ بوانە دەکەین کە لەگەڵ یەکێک لەگەڵ هاوکارکان کە ئێستا بەڕێزیان لێرە نییە بەڕێز گۆڤند ئێمە باسمان لەو بابەتە کردووە کە ئەمە بۆ تێکەڵکردنی کولتوری هەموونە بۆ ناساندنی کولتورە کە بتوانی ئەو کۆمەڵگایە مێژووی تۆ بزانێ کولتوری تۆ بزانێ ڕۆشنبیری تۆ بزانێ ئەمە ئەو فستیڤاڵی فلیمەی کە دەکرێت ئامانجەکە لێتێ خەڵک تەنها حەزی لە سیرکردنی فلیمێنی حەزی لە میوزیکە حەزی لە زانینی کولتوری شوێنی ترە حەزی لێ لە ڕێگا فلیمە زانیاری زیاتر پێکا کە بتوانێت کولتور و ڕۆشنبیری وڵاتانی تر بزانێت کە بتوانێت کە پلانی هەبێکە کورچی دەکا ئەوان چۆن بیر دەکەنەوە لە چیەوە هاتوون چیان دەستکەوتووە بۆیە ئێمە لە ڕێگا ڕاستەکەین لەگە مستەر عەباس و لە مستەر گۆڤان هەوڵی ئەوەدا دەیدەین لە ڕێکخراوەکەمان کە ئەوە بکەین و کە لەو زیاتر بەرەو پێشەوە بڕۆین. کاک عەباس با کۆتایی گفتوگۆکەمان بە قسێکی جەنابەت بێت لەسەر ئیش و کارەکانی خۆتان چی ماوەکە بەڕێزت بە گرنگ بیزانێت بێت هەبێت کە باسی بکەیت. زۆر سپاسی بەڕاستی دکتۆر تەهاکەم
بۆ ئەم میوانداریەی کە ئەمە زۆر گرنگ بوو مستەر ڕیچارد بێتە ئێرە و لە نزیکەوە کوردستان ببینێت کە ئێمە بتوانین گەڕاینەوە لەوێ ئیشی باشتر بکەین ئیشی چاکتر بکەین بەرەو پێشتر بچین. من سوپاسی نووسنگی کاقوبا دەکەم بەشی پرۆتۆکۆڵ کە ئەم چەند ڕۆژە هیلاک بوون بە ئێمەوانێ ساران قسۆتە خزمەت ئێمە و لەگەڵمانە هاتوچۆمان پێەکەن. سوپاسی هەموو ئەو کەساناکەم کە سوپاسی ئێوە کەم کە میوانداریتان کردین، سوپاسی هەموو ئەواناکەم کە پێشوازێکی باشیان لێ کردوین. بەڕاستی توانیمان شتێکی باش ینی مستەر ڕیچارد لە دوێ زۆری ئەم وڵاتە خۆشەوێ زیاتر من دڵنیام کە ڕۆشتینەوە زیاتر ئیش لە کۆمنیتی کوردیان دەستان خۆش بێ. ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە تایبەتیەوەی کە مستەر ڕیچارد لێرە ئامادەیە. ئێمە دڵخۆشین بەوەی کە بتوانێت لە نزیکۆ کوردستانی بینیوە کوردەکانی بینیوە کە گەڕانەوە. ئێمە هەمیشە خۆشمان نەریتێکمانەیە هەر کەسێک دەستی شیاوکاریمان بۆ نزیکایمە باوەشێکی گەرمتری بۆکەینەوە بۆی کە زیاتر تێکەڵ و خۆشەویستیەکان هەبێت. دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر خۆشحاڵ بووین. زۆر بەخێر بین. هیوادارین کە چێژیشە لەم سەفەرەت وەرگرتە بێ بۆ کوردستان و بتوانی شوێنەکان ببینیت. زۆر بەخێر بن. بەردەوام بین با لەگەڵ بینەرانمان. زۆر سپاسە. من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێتە من ناتوانم خۆشحاڵیەکانی خۆم دەربڕم، بەڵام خۆشێکی بێسنوور و بێحەدم هەیە بۆ ئەموو هاوڵاتیانی ئێرە بۆ ئەم کوردستانە. من زۆر خۆشحاڵم کە چاوم کەوت بە جێگیری سەرۆک وەزیران لەگەڵ هەندێک لەگەڵ دکتۆرە بەڕێزەکان زۆر خۆشحاڵ بوون. من زۆر خۆشحاڵ بووم بە چاوپێکردن بۆ کەسانە بۆ ماڵەکردنیان. بەڕاستی یەکێک لە هەر بابەتە گرنگەکە لای من ئەوەیە ئەو خۆشەویستیە و ئەو ڕێزەی لەمانە لە کوردستانە بینین شتێکی زۆر تایبەتە. ئەمەش بەهێزی یاوەتە بە کوردستان کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بتوانێت شوێنێکی بەهێز بێت، کەسێکی شوێنێکی بەناوبانگ بێت و هیوادارم کوردستان زیاتر گەشە بکە بەرەو پێشەوە بڕۆ زیاتر بەرەو پێشەوە. بەڕاستی ئەمە خۆشحاڵیە کە بتوانی ئەمانە ئەم ڕاستیانە لە هەموو وڵاتێک نبینی تەنها لە کوردستاندا نەبێتەوە و ئەوەی لە دەستم بێ بۆ کوردستان و بۆ کۆمەڵگای کوردستان دێکاکەوە بەرهێنانی بیانی لە کوردستانە زیاتر بکەین و زیاتر هێزبین بە کوردستانە، چونکە ئابووری سەرچاوە و ژێرخانی هەموو وڵاتێکە و هەر بۆ سەرکەوتو بن بەرەو پێشەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر بەخێر بێت.